کاک بەردان فرمیتۆ سپاسمەم دەرفەتە با لەوە دەست پێ بکەم ینی هەندێک زانیاری هەیە باس لەوە دەکەن کە لە نێو کۆنگرەدا پێشنیاز بکرێت بە تابەت پێشنیازەکە لەلایەن سەرۆکەوە بکرێت کە ئەم هەیئەی ئێستا لە مەکتەبی سیاسی ئەم دەستەی مەکتەبی سیاسی وەک خۆی بمێنێتەوە ئەمە پێشنیار کراوە تا ئێستا یاخودنا حتا نهو هیچ پێشنیارێک ڕەنگی نەهاتیەکردن و کۆنگرە مەکتەبە سیاسی هەل نابژێریت پێتیڤە کۆنگرە سەرکردایەتی هەلبژێریت سەرکردایەتی دێ مەکتەبە سیاسی دەگوترێ ئەم وەکوی کە دوێنێ سەرۆک و جێگران هەڵبژێدران ئەم مەکتەبی سیاسیش لەسەر داوای سەرۆک بارزانانی و بە بەڵەی ئەندامانی کۆنگرە وەک خۆی بمێنێتەوە ئەوان تێتە گوتن هەتان و کە تنێ ئاخفتنە هێشتا هیچ بڕیارەکە و ڕەنگی نینە بەڵام ئەگەر بهێنە هەلبژارتن جارێ وەکو ئەندامێت سەرکردایەتی دهێنە هەلبژارتن نەوەکو ئەندامێت مەکتەبە سیاسی وەکو من گوتە پشتی کۆنگرێ یەکەم کۆمبوون سەرکردایەتی دێ مەکتەبە سیاسی هەلبژێریت بەڵام داوا بووە نوکەش دیف پەیرەوە هەب ڕەنگەیە ینی هەر کەسێکێ نوکەل کۆنگرێت تێتە هەلبژارتن دەبیتە ئەندامی سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی کەس نابیتە ئەندامی مەکتەب سیاسی ئەوێت کێرە دیاربیت نوکە طبعاً بەری نوکە پرۆژێ پەیرەوە و پرۆگرام هاتیە ئامادەکردن و دانیشنائێکێ دوهی لجنەیەک هاتیە پێکینان بۆ پێداچوونەوە ئەو پرۆژێ یە پرۆگرامە یە پەیرەوە راپۆرتە سیاسی دیسان لجنەیەکیش بۆ سکاڵایە دەمێ مناقشە ئەو پرۆژێ پەیرەوە تێتەکردن و ئەو پێشنیارێت و دوهی هەتا ئەڤڕۆ vê lijnê amade kire hingî dê diyar bît ka şêwazê helbijartina encûmenê serkirdayetiyê jimara encûmenê serkirdayetiyê dê çend bin û wekû min gotu dîsan ew jî dê diyar bî ka mektebî siyasî ne wekû min gotu diyar nabît nûka mekteb siyasî mekteb siyasî piştî kongrê dê diyar bî ka بۆ بەڵام ینی وەک باز دەکرێت هەندێک زانیاری کە لەسەر داوای سەرۆک بۆ ئەندامانی کۆنگرە پێشنیار بگرێت کە ئەم مەکتەب سیاسی هەیە وەک خۆی بمێنێ و ئێوەش بەڵێ بدەن معلوماتەکە بە هەڵە گەیشتووە لەگەڵ جەناب قسەکەم بۆی ئەندامانی بەڵێ ئەندامانی مەکتەبی سیاسی ئەوانەی ئەگەر ئەو پێشنیارە دروستیش بیت جارێ وەکو ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی هەڵدەبژێڕێن یعنی ئەگە هەلبژێران ڕاستەخۆ نابنە ئەندامی مەکتەبی سیاسی جارێ دەبنە ئەندامی سەرکردایەتی پاشان پاش کۆنگرە ئەنجومەنی سەرکردایەتی ئەگەر ناوەکەی وەکو خۆم بمینیت طبعاً چونکو پێشنیار هەیە کە ناوەکەی بگۆڕێت بۆ نمونە پێشنیار هەیە کە جارێکی دی ببیتەوە کۆمیتەی ناوەندی ئەوەی پێشان بەڵام ئەوانە هەموو پێشنیارن المهم ئەوانە شتی لاوەکینە بەڵام وەکو گوتم پاش کۆنگرە ئەنجومەنی سەرکردایەتی لە یەکەم کۆبوونەوە مەکتەبی سیاسی هەڵدەبژێرێت ئێستا لە ناو کۆبوون کۆنگرە هیچ کەسێک وەکو ئەندامی مەکتەبی سیاسی هەل نابژێرێت ئەمە بابێت سەر بابەتی ئەوانەی کە خۆیان کاندید کردووە یعنی باس لەوە دەکرێت لیستێکەیە کە لە نێو کۆنگرەدا وەکو لیستی سەرۆک ناوی دەهێنرێ ژمارەیان نزیکەی 130 کەس دەبێت وەکو خۆی ماوەتەوە یاخود گۆڕانکاریتەوە و ئایا پێزانەرەکانی من ئەمە ڕادەگەێنرێ و دەخێتە بەردەم ئەندامانی کۆنگرەمانە لیستی سەرۆکن ئایا کەسی دیکە بۆی هەیە ینی یاخود دەتوانێت خۆی هەڵبژێرێت ئەوەش ئەڤڕۆ دێ دیاربی کە ژمارەوە چنددە طبعاً لیستەکە هەی لیستە جەنابی سەرۆکی و بەری کۆنگرێش دیار بوو ژمارەوە نابینە 130 هەتا 140 کەسایە کێم زێدەتر احتیمالە کێمبوونەیە هەی بەس احتیمالە زێدەبوونێ نینە يعني احتمالا كم دبيتو بو صد كان نزانم كادي هيتا چندي ما بس تعمل احتمالا كين بوني تشي رانج عندك بربجير خو سحب كان خو فكيشين البروسا خو هالبجارتني بلام احتمالا زياده بونينيا اودنا ويل استدا وهاتينا اگهدار كرن وراجه عندك او بربجيرن حتى نوك او بربجيرن جماره وانا بين 130 حتى 140 كسا بالضبط جماره دياري جماره درس ديارنينا بلام وكو من قوت زياده نابيد بەڵام احتیمالە کێم ببیت هاوسەنجی پارێزراوە لە نێوان تێکۆشترانی بە ئەزمون و لەگەڵ گەنجەکان طبعا هاوسەنگی هاتیە پاراستن تەنێ هاوسەنگیە بینە کادرێت خوددان ئەزمون و تێکۆشەر و گەنجانە ئەو ئێکل وەخاڵە هاوسەنگیە جغرافی هاوسەنگیە ڕەگەزە طبعا ڕێژەیەک وەکو کوتا دێ بۆ ئافرەتێ هێتە دانان دیسان هاوسەنگیادی پێویستە سەر پارتی حزبەکە مەزنە پێتویە کادرێت تەنزیمی تێدا بیت دیار نینە دوو پێشنیار هەنە پێشنیارێک ئەوە کە 10 سەدەبی پێشنیارێکیش ئەوە کە بیتە 15 سەدەی
بله تنوع أمره أم بروسي برودتشت الديف أو برنامج هاي بله پشتیکو راپورتت هر چهار لجنت پروگرام پیرو سکالا و راپورت سیاسی تینا خواندنو و دنگل سرتی تدان پشتی هنگی پروسا هل بجارتنا اندامت انجمن سرکردایتی دی بریوچی. توات الزوانی بله امرو کنگره کوتایدیت کانی احتمال افرو دیماهی بید بلام احتمال هی که صبحی بردوام بید بلام احتمال زیادتر او که افرو دیماهی بید. راسمی چی دیکش هی اویش دابش کنی خلاطی مدلی زیری برزنی نمیره بسر بشکل تکوشان و پیم ویا لجنیک بکندراب و ام لجنیه کاملا کس دیاری کرد جماری او کسانه چنده که لانسروک برزنی و مدلی زیری برزنی میره. بله جماراوا بالضبط دیار نینه بلام الهمو دفرت کردستانی سر آسته همو لقا چند کسک هاتین دیار کردن او تکو شرط که چندین ساله خدمتا یا کردستانیت کن چه خدمتا پیشمرگاتی بیان خدمتا بواره که دیاری کری بیت افرو دهنا خلات کرن و مدالیا ریز لینان یا کو مدالیا بارزانی نمرد پوهه تبخشین. اگر امرو پروسیدک دانش برای بچه که مردان گفتگو کمان گرم بوی بسیار کان زیادتر دکم اگر امرو پروسیدک دانش برای بچه هر ام شو انجام کار را دگندره؟ بالتأكيد هر باش بروسي دنگدان كوتايتت آليتكش إلكترونية وكوغوتمان طبعا آليتي إلكتروني آسانترة هر پشتی رنگ ماوی که کم انجامش بهن راگهاندنو و انجمن سرکردایتی دیار ببید کاکینه. زور سپاس کاک مردان. سپاس بوزانی کانت بله سوفان او لیستی کلنیو کنگره داوکو لیستی سروک نویده هندریت جمارن نزیکی 130 دبیت کاک مردان دله 130 تا 140 کس دبیت بلام اگر هی امرجا کمتر بیت ولی بروی به زانی کانی من برگار وایه بر ل بروچونی پروسه که لبشوی داتا شو ناوی کاندیدان اوانی که سرک بارزانی رضامندی لسر داوا که خوان کاندید کن به داتا شو دخلت بردم اندامانی کنگره و پیان دگوتری اما لیستی سروکا که سرک بارزانی رضامندی داوا خوان کاندید کن که آیا جماره که و 130 دمینت و یاخود کمتر دبل با 120 یاخود 100 کاندید و دواتر داواش لاندامانی کنگره دکرد که آیا هیچ کسی چی دیگه هی دیوید لدروی ام لیستا که سرک بارزانی رضامندی لسر داوا خوی کاندید باد بگومان یعنی آماجکان بود دستن که کاتک مثلا سرک بارزانی رضامندی لسر جماره کاندید باد رنگ آسان نبی با کاندید اندامانی کنگره که بیانه خوان کاندید کن بویا او دمینت و دواتر اندامانی کنگره لپروسی چی الکترونی دا لسیستمی چی الکترونی دنگ با کاندیدان دادن که هر اندامج کنگره با خودی کاندیدانی شو که آنش بیان هی دنگ دادن با یعنی هر کسی یک بوی هی 51 دنگ بداد و دواتر انجمنی سرکردایتی پارتی هل دوجد سبارت بو پیش نیازی که من لگل کاغمردان خضر گفتگوم لبارو بکرد اوی که مکتبی سیاسی پارتی وکو خوی بمینه تو چون ما پیش نیازی که لنو کنگره دا تا اسدیار نه طرح دکریت خیت بردم اندامانی کنگره که رضامندی لسر او بدن بوی که ام مکتبی سیاسی که هیا کل کنگرهی زد بيجومان دواي بروتيني بروسكا هل بجردا وكو خوي بمنتوا ياخذنا اما تا اسا يعني ديارنيه دخلت بردم انداماني كونغرا ياخذ اوتا بروسكا وكو خوي دروات كا هل بجردني انداماني انجمني سركرداتيا تشكو بي بيرو دبي انداماني انجمني سركرداتي كجمارين بنزاويه كا هل دبجردرين لقل نو انداميه ودواتر دواي كونغرا لكوبنوي تشيفراواني انجمني سركرداتي حزب دا مكتبي سياسي هل دبجردت كاجر هاتو بپنجاویک بیت او 17 کسیان دبیت اندام مکتب سیاسی بالا مگرجه که برستر بگریتو بو 61 اندامی انجمنی سرکردایتی او پیش نیاز هست که رژه و جماری اندامی مکتبی سیاسی برز بگریتو یا خو زیاتر بگریت بو 21 اندامی مکتبی سیاسی. بله سپاس دکین هاوکارم نورس لگالمان بوید ل بردم هولی کنگره و بگمان همو او اگرانه انجام مکانیان دواتر